زانکۆی سلێمانی هەر لە سەرەتای مانگینەوە هەموو ساڵ دەست دەکا بە خۆ ئامادەکردن بۆ ساڵی نوێی خوێندن. ئێمە لەم ساڵ خۆتان نەزانن چەند کۆلێجێکمان بە سیستمی بۆلۆنیا پرۆسس خوێنی دەست پێ کرد. ئەوە لە هەفتەی داهاتوە ئەو کۆلێجانە دەست دەکەن بە خوێندن و ڕۆژی 22 مانگیش بۆ هەموو ئەو کۆلێجانەیە کە لەم ساڵەوە سیستمە تازەکە پەیڕەوەکەن بە سیستمی کۆرسات و هەروەها بە سیستمی بۆلۆنیا پرۆسسەوە دیارە بۆ مەرحەلەی 2 3 و 4 پۆلی یەکیش هەر کاتێ ناوی خوێندکاران لە قوبوڵی مرکزی ناوەکانیان دەرچوو بەم سیستمە تازەیە ئەو کاتە ئەوانیش لە کاتی خۆیان دەستەکەن بەردەوام. بەنسبەت ئامادەکاریەکانەوە ئێمە هەر لە پێداویستی هۆڵەکانی خوێندنەوە ڕاگرەکانمان ڕاستپاردووە کە هەرچی پێداویستیەکی هۆڵی خوێندنەکان هەیە دابین بکرێ و سیستمی نوێی خوێندن بۆ لە ساڵی پارەوە دەستی پێکردو یا توانین بڵێن لە چەند ساڵێ پێش ئەوەوە دەستی پێکردو. ئەم سیستەما ئەگونجێ لەگەڵ هەموو سیستمەکانی دنیاداوە واش دەکات کە خوێندکار بە ئارەزوو خۆی بتوانێت ئەو بڕوانامەی بەدەستی هێنێن لە هەر شوێنێکی وڵات بێ بتوانێت تەواویکە. سیستمی بۆلۆنیا پرۆسس سیستمێکی زۆر پێشکەوتوو جیهانی ئەگەر بمانەوە زانکۆکانمان بەرەو نێودەوڵەتی بەرین پێویستە هەمومان هەوڵ بدەین ئەم پرۆسەیە جێبەجێ بکەین. ساڵی پار زانکۆی سلێمانیەوە توانیوێتی لە چەند کۆلێجێکە ئەم سیستمە جێبەجێ بکە و بۆ ئەم ساڵیش بە دڵنیاییەوە لە کۆلێجەکانی ترا جێبەجێیەکەین و واکەین کە ئاستی زانکۆی سلێمانی ئینشاڵڵا لە چاو بەرەو پێشەوە بڕوە لە چاو ساڵانی ڕابردووە.